دۆخی هێزەکانی سووریەی دموکرات و مەترسیەکانی سەر ڕێگای لە سەردەمی دوای پشتیوانی ئەمریکا. لا سەروبەندی نزیکبوونەوە لە ساڵی 2026 هێزەکانی سووریەی دموکرات کەوتونەتە یەکێک لە هەستیارترین قۆناغەکانی ژیانی سیاسی و نظامی خۆیان. ئەو هێزەی کە لە سووریە پایەی سەرەکی شکستی داعش بوو و هاوکات ئەزمونێکی لە خۆ بەڕێوەبەری لۆکاڵی بنیادنا، ئێستا لەگەڵ سێ گوشاری یەکلاکەرەوە بەرەو ڕووە: گەڕانەوەی دەسەڵاتی دەوڵەتی ناوەندی لە دەمێشق، پەرەسەندنی کاریگەری و گوشارەکانی تورکیە و هەروەها ئەگەری پاشەکشەی ئەمریکا لە بەرپرسیارەتی و پابەندبوونە درێژماوەکانی لە ناوچەکە. لە مانگی مارسدا مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریەی دموکرات و ئەحمەد ئەلشەرح سەرۆک کۆماری کاتی سووریا ڕێکەوتنێکیان واژۆ کرد کە ئامانج لێی بریتی بوو لە تێکەڵکردنی هێزە کوردیەکان لەگەڵ پێکهاتە نیزامی و مەدەنیەکانی سووریا تا کۆتایی ئەم ساڵ. بەڵام سەرەڕای نزیکبوونەوەی وادەی دیاریکرا و لە ڕاستیدا ڕێکەوتنەکە بەکردەوە هێشتا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە و ناکۆکیەکان لەسەر پرسێکی سەرەکی ماوەتەوە. ئەویش ئەوەیە کە ئایا هێزەکانی سووریەی دموکرات دەتوانن وەک یەکەیەکی یەکگرتوو بمێننەوە یان دەبێت بەسەر لیواکانی سوپای سووریەدا دابەش بکرێن؟ ئایا لە پێکهاتەی ئەرتەشی سووریەدا کە پێکهاتەیەکی پیاوانەیە جێگایەک بۆ یەکە چەکدارەکانی ژنان بوونی دەبێت یان نا؟ هاوکات شەڕ و پێکدادان لەو بەشانەی کە سنووری نێوانی ئەو هێزانەیە بەتایبەت لە دەوروبەری خاڵە استراتیژیکەکانی وەک بەنداوی تشرین هەروە بەردەوامە و هەردوو لای یەکتر بە پەرەپێدان بە گرژەکان تۆمەتبار دەکەن. ئەم دۆخە ئەوە دەرەخات کە ڕێکەوتنەکە لە بری ئەوەی ڕێگایەک بێت بۆ چارەسەر بۆتە مەیدانی وتوێژ و دانوستانی لاواز و بێئاکام کە دەتوانێت لە هەر ئانوساتێکدا ببێتە هۆی بەرەو ڕووبوونەوەیەکی بەربڵاو. شۆڕای دیموکراتیکی سووریا واتە باڵی سیاسی هێزەکانی سووریەی دموکرات هەسەدا ڕەژنووسی یاسای بنەڕەتی پێشنیازکراوی دەوڵەتی کاتی بە تەواوی ڕەت کردووەتەوە و ئەو یاسایی وەک فۆرمێکی نوێی پاوانخوازی ناو بردووە، ڕەژنووسێکی کە بە چڕکردنەوەی دەسەڵات لە دەوڵەتی ناوەندیدا دەسەڵات و ئیختیارێکی یەکجار زۆر بە دەسەڵاتی جێبەجێکار دەبەخشێت و هەر چەشنە چالاکیەکی سیاسی لەوانە قەدەغەکردنی دامەزراندنی حیزب و ڕێکخراوی نێ بەرتەسک دەکاتەوە و ڕێگە بۆ پێشێلکردنی مافی نەتەوەکان و جێگربوونی دیکتاتۆریەکی نوێ لە بری دیکتاتۆری پێشوو خۆش دەکات. ئەم بۆشاییە دەری دەخات کە مەسەلەکە تەنها نیزامی نییە، بەڵکو ناکۆکیەکە لەسەر سروشت و چۆنیەتی دەوڵەتی داهاتووی سووریا. استراتیژی نوێی ئەمنیەتی نیشتیمانی ئیدارەی ترامپ ئاماژەیە بۆ کەمکردنەوەی گرنگیدان و تەرکیزی نظامی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوورکەوتنەوە لە بەرپرسیارەتی و پابەندبوونە درێژماوەکانی. ئەم استراتێژە پەیامێکی ڕوونی پێیە بۆ هێزەکانی سووریەی دموکرات، ئەویش بریتیە لە کەمکردنەوەی بەرپرسیارەتی و پابەندبوونەکانی دەوڵەتی ئەمریکا سەبارەت بە بەرگریکردن لە بزوتنەوەی ڕۆژاوا. لەوەها بارودۆخێکدا ئەولەویەتەکانی ئەکتەرە ناوچەیەکانیش لەوانە ئیسرائیل، سعودیا، ئیماراتی یەکگرتووی عەرەبی و هەتێت گۆڕانکاری بەسەردادێت. تەرکیزی ئەم هێز و لایەنانەش بە پەیڕەوکردن لە سیاسەتی ئەمریکا دەچێتە سەریەخستنی هێزە چەکدارەکان لە چوارچێوەی دەوڵەتی سووریەدا، نەک پاراستن و پشتیوانی لە قەوارەیەکی خۆبەڕێوەبەر یان فیدراڵ لە کوردستانی سووریا. مەسەلەی هێزەکانی سووریەی دموکرات بۆ دەوڵەتی تورکیا وەک پرسێکی گرنگی ئەمنیەتی نیشتیمانی چاوی لێ دەکرێت، لە کاتێکدا بۆ دەوڵەتی ئەمریکا لە پاڵ ئەولەویەتە گەورەکانی تردا بە پرسێکی لاوەکی دادەنرێت. ئەم ناهاوسەنگی هێزە دەستی تورکیا ئاوەڵاتر دەکات بۆ گوشارخستنە سەر هێزەکانی سووریەی دموکرات، بەتایبەت کاتێک وەزیری دەرەوەی تورکیا دەڵێت سەبر و تەحملی دەوڵەتی تورکیا خەریکە تەواو دەبێت و لە هەمان کاتدا دەوڵەتی تورکیا خوازیاری جێبەجێکردنی ڕێکەوتنی مانگی مارسە. دەوڵەتی تورکیا هێزەکانی سووریەی دموکرات بە پاشکۆ و درێژکراوەی پەکەکە دەزانێت و داوا دەکات کە بە تەواوەتی لە چەکدا بماڵدرێن. هەرچەندە پەکەکە خۆی چوەتە ناو پرۆسەی چەکداماڵین، بەڵام هەسەدە ڕایگەیاندووە کە ئەم پرۆسەیە هێزەکانی ئەوان ناگرێتەوە. دەوڵەتی تورکیش بە ئاشکرا باسی لە سنوورداربوونی سەبر و تەحملی خۆی کردووە و گوشار دەخاتە سەر جێبەجێکردنی ڕێکەوتنی مانگی مارس. هاوکات هێرشەکانی تورکیا لە ماوەی یەک ساڵی ڕابردوو بە مەبەستی لاوازکردنی ژێرخانی ئابووری و دامەزراوە مەدەنیەکان و ناچارکردنی خەڵک بە بەجێهێشتنی ناوچەکە ئاستەنگەکانی بەردەم ئەزموونی خۆبەڕێوەبەری پەرە پێداوە. بێگومان هەسەدا لە ڕووی ڕێخستن و ئەزموونی نظامیەوە هێزێکی جددیە، بەڵام کێشەی سەرەکی لەمڕۆدا بریتیە لە نەبوونی گەرەنتیەکی باوەڕپێکراو بۆ پشتیوانی لە بزوتنەوەی ڕۆژاوا.
تەنانەت ئەگەر پێشنیارگەلێکی وەک تێکەڵکردنیان لە چوارچەوەی چەند لەشکردا و پێدانی پۆست و پلەپایی فەرمی یان هەندێک مافی فەرهەنگی بێن نەگۆڕێ، بەڵام هێشتا نیگەرانیەکانی سەرەکی دەمێنێتەوە. ئەویش ئەوەیە کە دوای هەڵوەشاندنەوەی ئەو پێکهاتە نظامی و سیاسیە سربەخۆیی ئێستا چ گەرانتیەک هەیە بۆ دابینکردنی ئەمنیەت، مافە سیاسیەکان، دەستەبەرکردنی مافە نەتەوەیەکانی خەڵکی کورد و جێگە و پێگەی ژنان لە پێکهاتە نظامی و کۆمەڵایەتیەکان لە کاتێکدا ئەرتەشی سووریە لە بنەڕەتدا پێکهاتەیەکی بە تەواوەتی پیاوانەیە. لە سەردەمی دوای ئەمریکادا بژاردەکانی بەردەم هەسەدە خێراتر لە جاران سنووردار دەبێتەوە. درێژەدان بە دۆخی ئێستاش تێچوویەکی زۆری دەوێت و کارێکی دژوارە. تێکەڵبوونی بە پەلەش دەتوانێت ببێتە هۆی لە دەستچوونی بە شوێنەی هێز و گەڕانەوەی سەر لە نوێی هەیمەنە و دیکتاتۆری دەوڵەتی ناوەندی. تونبوونەوەی گوشارەکانی تورکیا لە ئەگەری کەمبوونەوەی پشتیوانی ئەمریکا، مەترسی ئاوارەبوون و وێرانکاری بەربڵاو لە ناوچەکانی ژێرکنترۆڵی هێزەکانی سووریەی دموکرات پەرە پێدات. چارەسەر و یەکلاییکردنەوەی سیاسی بەبێ بوونی گەرانتیەکی ڕاستەقینە دەتوانێت بە خێرایی دەستکەوتی چەند ساڵەی ئەزمونێکی ناوازە لە خۆبەڕێوبەری تووشی پاشەکشە بکات. ئەم ئەزمونە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بە داڕشتنی کۆمەڵێک یاسا لە بواری یەکسانی ژن و پیا و بەشداری ڕاستەوخۆ لە بەڕێوەبردنی کۆمەلگا، یەکسانی یاسایی نەتەوەیی و ئاینیەکان و ئازادیە سیاسیەکان توانیویەتی ئیلهام بەخش بێت. هەرم تایبەتمەندیانن کە ئەو ئەزمونە لە زۆرێک لە ڕێخستنە تەنها نیزامیەکان جیا دەکەنەوە و هاوکات دەیکەنە ئامانجی گوشارەکان، چونکە هەسەدا نەک تەنها هێزێکی چەکدار بەڵکو مۆدێلێکی کۆمەڵایەتی سیاسیشە. هێزەکانی سووریای دموکرات دوای چەندین ساڵ لە شەڕ و بەرەنگاربوونەوە لەگەڵ داعش و بەڕێوەبردنی بەشێکی زۆری باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئێستا کەوتونەتە دۆخێکەوە کە پرسی سەرەکیان نەک تەنها هێز و توانایی نظامی بەڵکو گۆڕینی ژینگەی سیاسی ناوچەکەیە، ڕەوتێکی کە بەرەوگەڕانەوەی دەسەڵاتی دەوڵەتی ناوەندی و بەرتەسکردنەوەی هەرچی زیاتری فەزا لە جەماوەری ستەملێوکراو دەڕوات. لە کەشێکی ئاوادا بزوتنەوەی ڕۆژاوا تەنانەت ئەگەر کارامە و ڕێکخرا و خاوەن شەرعیەتی کۆمەڵایەتیش بێت، لەگەڵ گوشاری هەرچی زیاتر بۆ تێکەڵبوون و توانەوە لە پێکهاتەی سیاسی و نظامی دەوڵەتی ناوەندیدا بەرەو ڕوو دەبێتەوە. ئەزموونی بەڕێوەبردنی دموکراتیکی کاروباری ئەو ناوچەی سووریا بەو هەوڵ و هیممەتەی ئەو ژن و پیاوانەی کە بڕیاریان داوە چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن بۆ دەوڵەتی تورکیا تەحمل ناکرێت. ئەوان بە ئازایەتی و فیداکاریەکی بێهاوتا هێزێکی وەک داعشیان تێکشکاند و ناوچە ئازادکراوەکانیان بۆ دانیشتوانەکەی کردە دەڤەرێکی تا ڕادەیەک ئارامتر لە چاو باقی ناوچە وێران و نیمچە وێرانبووەکانی سووریا. ئەم ئەزمونە و ناوبانگە جیهانیەکەی لەو ڕۆوە کە ژنان و پیاوانی کوردستانی سووریا لە سەنتەریدا بوون بەردەوام وەک دەرکێک لە چاوی ئەردۆغاندا بوو. ئێستا لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی تورکیە ڕاستەوخۆ هێرشی کردوەتە سەر ئازادی و مافی بەڕێوەبردنی ژیانی ئەو خەڵکە و لە دۆخێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری لە دەوڵەتی تورکیای پێ باشترە لە پاڵپشتیکردنی خەڵکی ڕۆژاوا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی تێکۆشەری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان.